ئازانم ئێمە هیچ مەشورەتێکیان بە ئێمە نەکردو، هیچ ڕاوێژێکیان بە ئێمە نەکردو، خۆڕۆیەکێک لە گلەیە گەورەکان. ئێمە وەکو پەرلەمان وەکو لیژنەی مختص نابێ مشورەتمان پێ بکرێ، نابێ ڕاوێژمان پێ بکرێ، هیچ ڕاوێژێکیان بە ئێمە نەکەوت، تەنها لیژنەیەکی ئامادەکار کە من پێم وایە علامەتی ئیستیفهام و نیشانەی ینی پرسیاری گەورە لەسەر ئەو لیژنەیە هەیە. ئەو کاتە تەنها دەنگۆ بوو، خوشی بەربووی وەڵامت دەمە، ئەو کاتە تەنها دەنگۆ بوو. ئێمە کە لەگەڵ بەڕێز وەزیرا باسمان کرد وتی مامۆستا ئەو بابەتە بە کتابی ڕسمی بێگەر ئێمە گۆڕانکاری کوای کتابێکی ڕسمی هەیە ئەو ڕەدی کردوتیوە تەنها هەندێک خەڵک بۆ مەرامی خۆیان بەکاری، بەڵام ئێستا تەبع کراوە و بڵاو کراتەوە دراوە بە مامۆستای وانەی مختص من ئەو کتێبی بۆ ناردوم هەردوو چاپەکە و ئەوان کەیفی خۆیانە وەڵام دەدەنەوە یان وەڵام نادەنەوە. یعنی ئێمە موهمەوەی فشارەکانی خۆمان دروست دەکەین بۆی کە ئەو بڕیارە ڕەت کرێتەوە و پێشم وایە کە بەڕاستی یعنی ئەبێ بێنە ژێرباری ئەو بابەتە، بێنە ژێرباری ئەوەی کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە و خوتوڕەتێکی زۆر گەورەیە بڕیاری لەسەردا بەتایبەت ئەمە ئەگەر ئەو بەرنامانەی تریش کە بەدوایە دێ ئەوە خەتەرێکی زۆر گەورەیە، بەڵام ئەوان دیارە سەیرەکەم زان ڕەتفعلی خەڵک چۆنە بێت. یەکێک لەو بابەتانەی کە بەداخەوە یەکێک لەو وانانەی کە لایان بردووە بابەتی ئیمانبوونە بە ڕۆژی دوایی کە بەڕاستی بەڕێزە ئەمە چاپی کۆنە وانەی سێیەم هەر لە سەرەتاوە ڕۆژی دوایی ئەم بابەتیان حەذف کردووە. بەڕاستی من پێم سێر ئەپرسم ئیمانبوون بە ڕۆژی دوایی کە یەکێکە لە ڕوکنە گەورەکانی ئیمان کە خوای پەروەردگار 124,000 پێغەمبەری خۆی ناردووە عەلەیهیمو سەلام بۆ ئەوەی ئەم حەقیقەتە لەناو دڵ و دەروون و ڕوحی مرۆڤەکانە جێگیرکەن. تۆ لەم کاتە حەذفکردنی ئەبێ کێ بوو بێ ئەم جورئەتەی کردبێ و کێ بوو بێ توانی بێتی تەوقیع و ئیمزا بکا لەسەر ئەم بابەتە. لە لاپەڕەی 13 حەذف کراوە، لە لاپەڕەی 12 کە باسی نیشانەکانی ڕۆژی قیامەتەکە لا براوە بەداخەوە، لەوانەی چوارەم لە لاپەڕەی 15 بە هەمان شێوە ئیمانبوون بە قەزا و قەدەر بەوەی کە هەرچی لەو کەونا ڕوو ئەدات بەویستی خوای ڕەب العالەمینە، خوای پەروەردگار علمی پێ هەیە، زانستی پێ هەیە، یعلم ما کان وما یکون وما لم یکن ئەن لەو کانە کەیفە یکون. تۆ بێ ئەم بابەتە کە یەکێکە لە ڕوکنە ئەساسیەکانی ئیمان و بڕوا کە خوا هەموو پێغەمبەرانی خۆی ناردووە عەلەیهیمو سەلام بۆی کە ئەم بابەتە جێگیر بکەن لە دڵ و دەرونی مرۆڤایەتیە. وەزارەتی تەربیە تۆ چۆن جورئەتت کرد ئەم بابەتە لا ئەبەی؟ بۆ لای ئەبەی؟ هەدەف چییە لە لابردنیا؟